ئەو پارەی نەوتەکە ئیفرۆشن چی لێدێ بە تەنکەر ئەڕوا بە ئیمکانات بۆ چی لێدێ یانی ئەو پارەیە بۆ چۆ ئەڕوا یعنی بەس مەسرەفی بنزینی قافڵەی سیارەکانی ئەو مەسئولان و مناڵەکانیان ئەتوانێت دەیان هەزار خێزان بەخێوکان لە کوردستان بۆیە خەڵکی کوردستان تۆماشاکە ینی بۆیان مهم نییە و خەڵکە چۆنەژی بۆی مهم نییە کە خەڵکی کوردستان بەشی هەر زۆری خەڵکی کوردستان مانگی 10 مانگی 11 مانگی وەخت ئەچێتە مانگی 12 مناڵەکانیان چۆن نردووە بۆ مەکتەب چۆن خواردنیان ناونەتێ چۆن جلو بەرگیان بۆ کردن وا خەریکە ئەبێ بە زستان چۆن ماڵەکانیان گەرمەکەنەوە آخر چۆن پاری مۆریدە ئەدەن بۆی مهم نییە ئەمە بۆیە خەڵکی کوردستان دەبێت چاو ببرێتە خۆی کاکە ئەو پارەی کە لە دایری مرور کۆبێتەوە دایری کە ئەو پارەی کە لە دایری ئەو کۆبێتەوە ئەو پارێکە بە بەرچاوی کارمەندەکانی و بە ژوێنی یەن ئەیبەن ئەو پارەیە دەست بەسەرا بگرن مەهێڵە نەمانە دزیە بە ئاشکرا بە بەرچاوی پشت بنێن بە پشتی یەکەوەم حکوومەتە هەڵپێچن یعنی حکوومەتێک بە بەرچاوی تۆ دەیان هەزار بەرمیل هەموو ڕۆژە نەو دەفرۆشێ ئەڵێ من پارەم نییە ئەو 660 میلیارد دلار دینارە کاتووە بیگەێمە ئاسی موچێ مانگی دەبم مانگی 11 بم مانگی 12 بم ئەمە چ خەم سادیەکە بەرامبەر بە ژیانی خەڵکی کوردستان کە ناوی خوانن کوردایەتیەوە ئەمە کوردستان ئەڵێ چی ئەڵێ من بۆ موچە خەباتمان نەکرد تۆ کەی خەباتت کردووە هەر خەریکی نۆکەرایەتی کردن بۆ دەوڵەتانی ناوچەکە ئەوەی کە ئەگەر دوو فیشێکی تەقان بێ خەڵکی شەریف و ئازادی خوازی خەڵکی کوردستان بۆ کەسە هەمووی لەژێر خاکان